هەمیشە بە تەوەری سۆدە دەست پێکەین. ئەمڕۆ میوانداری شاعیر و نووسەر ئەتا محەممەدمان کردووە. شاعیرێک کە توانیویەتی لە ڕێگەی ڕسەنایەتی جوانیەکانیەوە شعری کلاسیکی بپارێزێت و پاراستوێتی. جا لەبەرەوە ئەمڕۆ بانگشتی کورسات مەگەزینمان کردووە کۆمەڵێک پرسیارمان بۆ ئامادە کردو سەبارەت بە نوێترین دووبەرهەمی خۆی کە بڵاوی کردوەوە کە ئەویش دیوانی عەتا و لەگەڵ ئەوەش کچێک دەمکوژێت. گفتوگوی زیاترەکەی لەگەڵ مامۆستا عەتایە و بانگشتی کورسات مەگەزینمان کردو. مامۆستا عەتا بەخێر بۆ سۆدەی کورسات مەگەزین و ماندوو نەبیت. زۆر سپاس هەوڵەکانی ئەو ماندووبوونیەوە دیارە. زۆر سپاس بۆ تۆش ئەزانم ئەمڕۆ ماندوو ژووی کە هاتووی. بژی دیاخوا سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. ماندوێتم حەسایەوە بێەوە. زۆر خۆشحاڵ بووین ئینشاءڵڵا هەرگیز ماندوو نەبیت. بژی دیاخوا سپاس دەکەم. زۆر سپاس. جا سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم. پێت ئەڵێن ئەتای کلاسیک. بەڵێ. ئەم ناوە ئەم نازناوە لە چیوە بۆ تۆ دانراوە لە کێکەوە بۆ نازناوە بانگ ئەکرێت؟ کلاسیک ینی کلاسیک ینی قەدیمەکان ینی ڕەسەن ینی پێشینەکان. اینجا ئێمە کۆمەڵە شاعری جوانمان هەیە کە بەڕاستی ئەدەبی کوردیان تەقریبن بردۆتە لووتکە وەلەو ئێمە جارێکە لە کوردستانێکی تۆزێک پەشێوین بەڵام بەجددی ئێمە نالیمان هەیە مەحویمان هەیە خەڵکی چاکمان هەیە لەبەر خۆشەویستی ئەوانە و برادەرەکانیشم کە شعری کلاسیک مەنووسی لاوەڵەوە ئەو کلاسیکیان بەسەرادا بڕانی. کەواتامە هاوڕەکانت کە شاعرن بە هەمان شەوەی خۆت ئەم نازناوایان بۆ هەڵبژاردن. زۆریان پێخۆش بووان منیش دڵم نۆشکان منیش کلاسیکم. ینی خۆت بەدڵتە ئەو نازناوە؟ زۆر. دەی ئێمەش ئەومان پێخۆشە کە تۆ بەدڵتە. زۆر باشە. کەواتە با باسێک لە دووبەرهەمەکە بکەین کە دوێنێ لە کۆڕێکدا دوو کتێبە ناسێنرا کە ئەویش نوێترین دوو کتێبی تۆن دیوانی عەتا و کچێک دەمکوژێت. ئەم دووبەرهەمە چ جیاوازیەکی هەیە هەم لە ڕووی جیهان بینینەوە لە ڕووی شێواز و بابەتەوە؟ شعری کلاسیک شعرە بەڕاستی شعرە ئەگەر بگەڕێنەوە بۆی العودە إلى عدن بکەین بگەڕێنەوە بۆ ئەسڵەکەی خۆی بەڕاستی شعری کلاسیک تاموچێژێکی خۆشی هەیە مۆسیقایەک هەیە کە لە لایلایەکەی دایکمانەوە لەسەر بێشکەکەوە ئێمە مەشغوڵی ئاوازێکی خۆش بووین پێی خەوتوین پێی گەشەمان کردو پێی جوان بووین بەڵام ئینسان نابێت علادی سجادی بە شتێک هەیە ئەوە پێی بەعرزە زۆر هەیە لە عسکەری ئەم شتانەیە پێڵەن ڕاوە بەڵام بە کوردەکەی پێڵەن پێکوتە بەڵام پێکوتەکردن لە شتێکە لە کارێکە هەتا کارەکە ئەگەر هەر چیەک بێت تۆ ناتوانانی پێکوتە بکەیت لە خۆت لەو ڕەوتە جیهانیە دوا بخەیت کە ئێستا هەیە چکە ئێستا شاعر چۆتە دنیایەکی ترەوە ئەوە نەماوە تۆ تەوحیدی بابەت لە شعرێکی کلاسیکا بکەیت و هەژ دێر لەسەر قژێک بنووسی هەژێر لەسەر باڵایەک بنووسی هەژێر لەسەر لەیلەکەم بنووسی یان عەشقەکەم بنووسیت یان لەسەر دین بنووسی هەژ دێر حەوت دێر قەسیدەیەک بنووسی 10 دێر 12 دێر 15 دێر ئێستا خەڵک ماندووە خەڵک تەفاسیری ئەو وشە ئەجنەبیانی پێ ناکرێت ئەو وشە عەرەبی و کوردی و تورکیانەی و کوجاران پێ ناکرێت هەتا وشە ڕەسەنی کوردی هەیە خۆشمان ئێستا بەباشی ینی خەریکن قرازەکەن و بەڵام ئەبێت دەستگیرۆیەکی بکەیت بۆەوەی کە نەمرن نەفەوتن بەڵام من حەزم کرد ئەو کلاسیکە هەل لە بەرخاتیەوەی کە ئەدەبێکمان هەبووە ناوی ئەدەبی کلاسیکە زۆرم حەز کرد منیش دەستێکم هەبێتایە بۆ دەستێکم نەبێتایە بۆ بەردێک لەسەر بەردێکی کلاسیک دانەنێم لەسەر ئەدەبی کوردی دانەنێم بڕیارممە ئەم کتێبیان پێشخەم دیوانی عەتا پێم وایە خەڵکیش لێم ڕازیە و کاریشم کردو کە ڕازی بن. ئەوە جێگەی دڵخۆشیەکەواتە نووسینی کتێبی دیوانی عەتا لە ژیانی کەسی خۆتۆ نزیکە یاخود لە چ ئەزمونێکەوە ئەم کتێبەت نووسیوە؟ لە ژیانی خۆمەوە نزیکە دانی شارەکان زۆری بابەتێکە کە بەڕاستی عشقە نەباسی سیاسەتی تایە نەدینی تایە ئەوانم تۆزێک خستۆتە ئەولاوە لەبەرەوەی کە نازانم حەزم لێ بوو عاشقانە بینووسم حەزە لێ بۆ عاشقانە بینووسم هەردوو دیوانەکە هەردوو کتێبەکەم عاشقانە نووسراوە باشە زادەی خۆمە هی ئەم ڕۆژگارەیە بۆ ئەم ڕۆژگارە بێوە لەو کۆمەڵێک شتی تایە نەسیحەیە بەڵام ئەمە ئیشێمە شاعریشەکە نەسیحەشمان نەبێ بۆ خەڵک بەڵێ جاوە گلەی بێت
کتێبی کچێک دەمکوژێتەوەیانە نەهێناوە بەڵام وتە بۆتانە نێرم ئەوە بینەران بەشایەتن کە ئەو کتێباوێ بۆ مامنێری دواتان بووێن چاو خۆش بێت و زۆر سپاسکەواتە بۆ ئەوەی کە بینەران لە شارەکانی مامۆستا تێبگەن و بتوانین گفتوگۆی زیاتر لەسەر کتێبەکە بکەین حەزەکەم شارێکمان بۆ بخوێنیتەوە ئێستا شعریشتان بۆ خوێنمەوە فەرموو مەردی دڵم ئاهویە بوو هەرزوو کەوانم فرۆشت قیبلە بێ قوبلەی خودا بوو دین و ئیمانم فرۆشت عالەمێ پیر بوو کە دایکی ناوچەوانی ماچ نەکرد بەندی هەڵاتووی وڵات و دەفتەری گیانم فرۆشت چکچکێ دڵمان سەدای دێ ئارەزوومان بێخەبەر تااقەتی ئەسار نەفەس و ڕازی پەنهانم فرۆشت نەخشەی ئافاتی باخم وا بە دەرجی باخەوە وەک حرام چوونە حەریمم دەر و سەربانم فرۆشت بۆ لیقا ئارامی گیانم وەک موسا توورم نەدی پیر و کەنیشت و عەلامە و جوبە و قورئانم فرۆشت باعیسی موژەی نەدیدەم وا بە جێسووی قافەوە ئیلتیفاتێ بۆ وەفایەک شەرملشکانم فرۆشت شەوچرا و دیوان و قەندیل مەجلیسی پەروانەیە مەسرەفی معشوقە دڵمان موڵکی شەیتانم فرۆشت ڕەنج و ڕەنجوری عەتامان چووە ڕەهنی لەیلەوە بۆ سەقەر بۆ ڕێی سەفەرمان گەشت و سەیرانم فرۆشت دەنگە خۆش بێ دەستە خۆشێ بۆ ئەم بەرهەمە جوانە کە پشکەشی ئێمە کرەمێکێک بوو لە شارەکانت بەناوی چیەوە بوو ئەمە بەناوی ملچکانە لە لاپەڕەی 149 زۆر باشە کەواتە با باسێک لەوە بکەین شەعر بۆ تۆ چی ئەگەیەنێ هونەر ناسنامە یاخود چ شتێک چ مانایەک بۆ تۆ ئەگەیەنێت هێندە عاشقی شاریت و تایبەتر شاری کلاسیک هەچ دێڕێگە نووسرێت اینجا فارس شتێکی جوانی هەیە لە ئاتا دەر ئاتاخاناست یعنی ئەوانەی کە معتینین و نابەخشن ئەوە لە بەخشنخانەوە نهاتون یانەڵێ هەر کەسێ ناخی گوڵستان نەبێ هەر کەسێ ناخی گوڵستان نەبێ گوڵ لەمی ناڕوێ من ویستومە ئابەما گوڵ لە دەمەم بڕوێ ویستومە بەما کلاسیک لە دەمەم بڕوێت کەواتە شەعر بۆ تۆ واتای چییە؟ ها سێریکە شعر ڕستە نەبیستراوەکانەوە هیچ ئەوە ئیمکانی نییە ڕستە نەبیستراوەکانە ئەو وێنانەیە کە هێشتا نەکێشاوە من لێرە بە هەندێ وێنەم کێشاوە هەندێک ڕستە تۆ بیستوە من لێرە پێ دەڵێ مەڵێم ئەمە هەیە کەواتە هەم نەقاش هەم وێنەگەر هەم نووسەریش یعنی ئەو هەستانی کە ناتوانانی ئێمە ناتوانانی هەستانە دەرببڕین بە وشا تۆ هێناوتە لە کتێبە شارێکی خۆتە لە دیوانەکەی خۆتە دەرت بڕێەوە ویستومەوە بکەم و واشم کردووە ئەمەوێت تۆ تێبگەێنم کە ناخەکان ئەگەر گۆڵ بوو گوڵستان بوو گوڵی لێڕوێت زۆر جوان بۆ بەلامەوە لەگەڵ کلاسیکا بم بەڕاستی کلاسیک بۆ من ناوێکی خۆشە ناوێکی جوانە وە لە ئێستا زمانی پۆست مۆدێرنەوە مۆدێرنە بەڵام لەو ڕۆتە جوانە کەوتوم کتێبەکەی ترم پۆست مۆدێرنم نووسیوە دەستە خۆش بێت کەواتە با بەسێک لەوە بکەین کە دوێنێ کۆڕێکڕێک خراپۆ ناساندنی هەردوو کتێبەکەت پێم بڵێ بۆ چوونی ئامادەبووان چی بوو لەسەر کتێبەکان خوێندنەوەیان بۆ کتێبەکە کرد وەڵاهی خوێندنەوەیان بۆ کرد بەڵام بەداخەوە لە لای ئێمە تا ئێستا ئێمە ناقدی جوانمان نییە ناقدی جوان کەمە ئەژینە من حەزمە کرد دووسێ ناقدی لێ بۆ نەقدیان لێ بگرتمە بزانم هەڵەکانی من چییە بزانم من ئەتوانم بای ئەوەم بتوانم ئیتر شعر بنووسم ئەمەوێ کتێبێکتر بنووسم ئایا بتوانم بینووسم بوێرم بینووسم بەڵام ئەوە نەبوو نییە زۆر بەکەمی هەبوو قسەکردن لەسەری کۆمەڵێشتی تەقلیدە تۆ بۆ کلاسیکی تۆ بۆ پۆست مۆدێرنی تۆ بۆ مۆجیبی بەچێ ئەم پرسیارانە هەیە لە کۆڕەکانە ئێستا بەڕاستی هێشتا نەگەیشتوونتە ئەوەی کە کۆڕێک بە ئازادی لە مەیدانێکە تۆ بسوڕێتەوانێ من ئەسان تۆ لەوێ بینەری منیت من بت نەبم ئاوا دانیشم و من بگەڕم بێمە لای تۆ بڵێم زەحمە نەبێت چی تێگەشتی ئەنی ئەمانە نەبوو هیوادارم لەم بەرنامەیەوە هیوادارم کۆمەڵی برادرم ئەوە ئەمە ببیستن بەشمەمە خوایە شتێکەیە پێڵان غەوس ینی دەستگیرۆیی غەوسمان بکەن دەستگیرۆیمان بکەن و لەمە دووە کۆمەڵشتی جوان هەبێت پێمە بەڕاستی هەر فۆنتی قسەکانمان فۆنتی زمانی کوردی لە
وەڵامەکانە کۆمەڵێ پرسیار هەیە لە پرسیارەکانە کۆمەڵێ وەڵام هەیە هەر لە قسەکردنەکانە قسەمان خۆش ئێمە میلەتی کورد قسەی خۆشە هیوادارم ئەم قسە خۆشە بێتە سەر کتێب هەموو دنیا مۆجیب بێ بە ئێمە دەستە خۆش مامۆستاگیان کەواتە بابەستێک لەوە بکەین ئایا پێت وایە نووسین ئەتوانێت گۆڕانکاری لە کۆمەڵگایە دروست بکە یاخود تەنها وەکو ئەرکێک ئەنووسن ئێمە کابرایەک ناوی دڵدار بوو کابرایەک لەو کۆیە داماوە بەڵێ شعرێکی نووسی هەمومان لە مەکتەب خوێنمان و کردمە وتی ئێ ڕەقیب وتمانەیە ڕەقیب ئەی چۆن نایکە یعنی هێشتا هەر ئەمەلت بۆ هەیە کە بەڵێ گۆڕانکاری دروستەکان لە نێو کۆمەڵگایە شاعر من جیاوازم لە ئێوە من جیاوازم لە ئێوە لەبەر چی لەبەرەوەی شاعرم اینجا ئەگەر شاعر نتوانێت حرەکەیەک دروستکە ئەگەر شاعر نتوانێت دەستی هەبێت لە نەسیحە دەستی هەبێت لە ئامۆژگاری میلەتێک لە چواردەوری خۆی ئەنەوایە هیچی نەکردووە بەڵێ دوێنێ لە کۆڕەکە ئەگەر هەڵە نەبم و تەکۆک و خۆی بگەێنە مێکێک لە هاوڕەکانت گوتی کە مامۆستا ئەتا ئەبێت هەمیشە بە ناخێکی 14 ساڵیەوە شارەکان بنووسێت ئەو شتە لەسەر چی بوو بۆچی وایوت وەڵاهی من شتەکان مەکو پێم وتی دووسێ ڕێبازی شعری هەیە چەند هەر لە کلاسیکە عیرفانەیەکیان عشق و مەجازەیەکیان بڵێم چی نەسیحە و ئەم سەراوسەر و چوارینە ئیتر هەمە بابەتێکە بەڵام ئەوانەی من بۆنی عشقیان لێیت لەبەر ئەوە کەسی عاشق پێم وایە ئەبێ هەر 14 ساڵ بێ بەڵام ئەوە ڕوخسارەکە وای لێ هاتووە مشکلەشمان نییە خۆ هێشتا نانەمامۆستا هێشتا هەر گەنج ماوی دڵ شەرتە ئەیوانە پاسەکەم وە لە چاوی تۆ جواناوە زۆر پاسەکەم مامۆساییان بێگومان هەر بە جوانی ئەمێنیتەوە هیوادارم هەر بەردەوام بیت اینجا مامۆساییان بابەستێک لەوە بکەین تۆ چ کەسێک کاریگەری زۆر لەسەر هەبووە ئایا شاعیرێک بووە نووسەرێک بووە کەسایەتێکی دیار بووە وەڵاهی من لەوانەیە بڵێم شاعیر و نووسەرێکی کاریگەر نەبووە بەڵێ یعنی ئینسان کە ئەکەوێتە تەمەنەوە تۆزێک دڵی بە غرورێکی نەفسی هەیە پێڵەن غرور نەفسی تۆ هەتا ئەوە هەیەی وهەیەی هەمووان هەمانە ئەم غرورە نەفسیە ئەتوانی تۆ ئەڵێ من ئەمێ بە باشترین بێژەر باشترین پێشکەشکار بەڵێ ئەم غرورە لای تۆ هەیە بەڵێ و هەوڵیشی بۆبەی پێم وایە ئەتوانی بیکەیت بێگومان چونکە مەحاڵە نەتوانیت بێژەرێکی زۆر چایک و پرۆفیشناڵ بیت منیش لەو غرورەی خۆمە لەو ڕوورەی خەماوتم عشقێکی جوانم عشقێکی چاکم هەیە عشقێکی جوانمێ بە شعری عاشقانە بنووسم خۆم تاقیکەمە بزانم چی من هەموو نووسینەکانی من 6 ساڵان نووسم ئەکادیمیش نیم تا 2 سانەوەی بخوێنەوە تێگەی ئیشەکەشم قورسە مەجای من لە ئیشێکی قورسایە بەڵام لەگەڵ ئەوەیە مەسەن غرورێک هەیە لە ئینسانە ئەو غرورە غروری زەعامە و غروری گەورە بوون و غروری ئەوەی پێشکەوتن و غرورێک هەیە لە هەمومانەیەت من ئەو غرورەوە بووتم با من کتێبێک بنووسم عاشقێکی جوان بوو کتێبێک بنووسم هەم لە کلاسیکە هەم لەو کشێک دەمکوژێ وتم با ئەو غرورەی خۆم بزانم بای چەنەبێ بەڵام دیارە غرورەکەی خۆم سەرکەوت ناجێ بووم تێیە دەستە خۆش بە مامۆستاییان کەواتە بابەستێک لەوە بکەین بیرتە یەکەمین نووسینی خۆت چی و نووسی کامە شەعر بوو کە نووسیت هێشتا لە بیرتا ماوە ئەمە 6 ساڵە ئەنووسم هەر بەجددی 6 ساڵ ینی هەر لە مناڵیەوە ئەو خولیا و نەبوو کە حەزم نەبووە ئەو خولێم نەبووە نەمتوانی و مەجاالەکانی ژیان مەجای بە من نایە ژیان پرۆفیشناڵ بم ئەکادیمی بم بخوێنم بگەڕێم مەجای ئێوانەی نیاوم بەڵام 6 ساڵە بە مستەمڕی ئەخوێنمەوە وەڵشعرێشم بیر نییە شعرەکانی خۆم خۆش ئەوێ هەمیانم خۆش ئەوێ بە هەموو نەقسونەوە قسەکانیەوە بەڵام چییە؟ یەکەمم بیر نەماوە یەکەم 6 ساڵە 6 ساڵ زۆرە زۆر باشە کەواتە باست لەوە کرد کە تۆ ئەزمموی 6 ساڵت هەیە و ئەم دوو کتێبەت نوێەوە بڵاوت کردێتەوە ئەتوانین بڵین چ جیاوازێکی هەیە لەگەڵ بەرهەمەکانی ڕابردووتا ئایا جیاوازەکانی لە چ شتێکا دۆزی تۆ چونکە کاتێک هونەرمەندێک بەرهەمێک بڵاوە کاتەوە بێگومان ئەڵێ ئەم بەرهەمەم لە فلانە شتا لەوەی دیکە ناچێت و شاعرانیش بە هەمان شێوە کاتێک کە بەرهەمێکی خۆیان ئەنووسن و بڵاوی ئەکەنەوە ئەڵێن لەم بابەتەیە لەوەی دیکە ناچێت ئەی ئیتۆ لە چییە؟ لە بەرهەمەکانی ڕابردووت ناچێ سەریکە ئێمە بە دووشت پێگەین و حاڵی بین لە ژیان و لە دیراسە و لە خوێن و ئەم کارەی تۆ لە هەموو کارەکانە بەڵێ یەکیان ئەکادیمی بوونە بەڵێ ئەویتریان خێبرەی ژیانە بەڵێ من بە خێبرەی ژیان پێگەیشتوم
بەڕاستی زۆریشم نەخوێندۆتەوە زۆریشم خوێنەواریم کەمە تا 2 سانەویم هەیە بەڵام چێ خێبرە ژیانەکە هەموو شتێک کەدایەتێ ئەگەر ئینسان سەری چواردەوری خۆی کات چاوێکی ئینسان نەزانی چەند کیلۆمەتر ڕاتوە بینێ لە جێوە سافەکانە 12 کیلۆمەتر ئەم 12 کیلۆمەتر تۆ بەرکەوتت هەیە لەگەڵ هەموو شتەیە تۆ ناتوانانی شار دروستکەی لەم هەموو بابەتە تۆ چۆن ناتوانانی ژیان دروستکەی لەم هەموو شتە کەواتە مکەوناتی شاعر کە ئەو مکەوناتەیە کە من و تۆین و هەمومانین هەموو دار و درەختە هەموو فەزایە هەموو تێری و تووری دنیاە هەموو ئاژەڵانە هەموو بیئەیە هەموو ژینگەیە یعنی دووشت ئینسان ئەکا بە نووسەرێکی باش یەکیان ئەکادیمی بوونێکی باشە دووهەمیان خێبرەیەکی ڕۆژانەیە ئەم خێبرە ڕۆژانە تەجروبەی ڕۆژانە ئەم تەجروبەی ڕۆژانەیە ئەتوانی تۆ بەکاری بێنیت و ئیسفادی لەکەی بۆ ژیان بەڵام بۆ نووسین شاعیرەکان ئەبێ بەڕاستی ئەو چاوەتیژە جوانەیە نەبێ کە هیچ عادەسەیەک نیەتی شتەکانی پشتی پەردە پێشی پەردە پشتی خۆی ماوەڕای شاعران جیاوازتر لە کەسانی ئاسایی ئەبینن ماوەڕای عەقڵی خۆی ئەبینێ زۆر کەسمانەیە ماوەڕای عەقڵ شێعری نووسیوە شێعری نووسیوە کەس نەینووسیوە ئەسڵەن کۆتایی ژیانە باسی کۆتایی ژیانی کردووە ئەنێ ئێمە بۆ نمونە زۆرە حەدیث و نازانم چی ئەمانەمان هەیە باسی حیاتێکی ترەکات باسی حیاتێکی ترەکە هەر بە شعریش بۆی داڕۆشتوویت باسی حیاتێکی ترێ بۆکە ئەنێ ئێمە ئەوانەمان هەیە کەواتە خوێنەرانی مامۆستاعاتە و خوێنەرانی دوو بەرهەمە نوێیەکەی مامۆستاعاتە ئەتوان لە ڕێگەی ئەم دوو بەرهەمەوە مامۆستاعاتە بناسنەوە یاخود چۆن مامۆستاعاتە ئەناسن لە ڕێگەی ئەم دوو بەرهەمەوە وەڵاهی من بە حوکمی ئەوەی کە وشەسازیەکی زۆرم کردووە حەزم کردووە وشەسازیە بکەم دوایەوە ئەو وشانەی کە خەریکەن قڕازەکەنەوە پوچێنەوە ویستومە بەکاری بێنمەوانێ نەمویستووە دلیڤەریەک بم بە تۆ بڵم زەحمەت نەبێ ئەم کتێبە وەکو دلیڤەریەک فەرم و پێشکەش بە تۆ بێ من دلیڤەری پێشکەش بە تۆ ناکەم من وان وسیمە کە تۆ بیرکەیتەوە کە تۆ هەڵوێستەیە کەتە بێ بەرامبەری من بڵێ ئەم کابرایە ئەمە چی کردووە ئەجینا من ئەگەر بۆ دلیڤەری بێ وابزانم ئەو کتێبە دوومانی تر ساڵی تر بڕناکات لە هیچ شوێنەکان نامێنێ هیچ کەسێک بیری نامێنێ کەس نازانێ ئاتا چیە بەڵێ دەستە خۆش بە مامۆستاعاتە کەواتە ئێستا مامۆستاعاتە لە کوێی نووسیندایە ئایا بەرهەمی داهاتوت ئامادەیە یاخود تەنها چاوەڕێیەکەی ئەم کتێبانە بسنێ و خەڵکە و بسنێ و خوێنەرانەوە و دواتر بیر لە بەرهەمی داهاتوەکەیتەوە تۆ با پێت بڵێم تۆ ئالێرە ببڕیت تۆ ئالێرە ببڕێت تووشی نەکسەیەکی گەوراوی هەر تۆ ئەڵێم تۆ بۆ ڕاهاتووی لەگەڵ ئەم بیئەیە لەگەڵ ئەم کوڕە جوانانەیە باشە لەگەڵ کۆمەڵی برادەرتە شاعریش وایە شاعریش ئەگەر چکچکی نەکرد بیرەکەی گەر درۆپ نەچۆیە خوارەوانەیە بڕوا بکە بیرەکەی وشکە بێ بیرەکەی ئەمرێ ئەها بیرەکانمانە و چەند ساڵ ئاو نەبوو چکچکی ناگر ناچۆیە خوارەوە درۆپەکان وشکیە کرد دوایی زۆری هەبوو هەر بەتاڵ بووێوانە هەر کۆمەڵی غازات کابرا لەبەر کۆمەڵی غازات سەری گرت و قەپاتی کرد ئینسان نابێت سەری قەپات بێ من و تۆ کاینێکی زۆر متەنەوعین ینی جۆرا و جۆرین حەزمان لە جۆرا و جۆری شتەکانە دێگەی تۆ چۆن ئەتوانیت لەم ستۆدیۆیە بچیتە دەرەوە ناتوانیت ئەتوانی هەوڵ بەی زیاتر بەڵام ناتوانیت واز بێنیت بەڵام منیش وازم نەهێناوە ئەو کتێبەکەی ترم قەسیدەی کچێک دەمکوژێت 42 قەسیدەیە ئەوانە کۆمەڵێکم ماوە ئیشەڵا تایپیان بکەمەوانێ و بێم بە چاپخانەیەک و بۆم چاپکە کەواتە هێشتا ئەوە ماوە کە بە چاپ بگەێنرێت دڵۆپەکە دڵۆپێتە خوارەوە هێشتا چکەکە ماوە گوێم لە چکچەکەی خۆمە لە خوارەوە بیرەکە هیوادارین هەمیشا بەردەوام بیت مامۆستاعاتە دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە و ئەم بەرهەمەت پیرۆز بێت زۆر سپاس بۆ تۆ منش خۆشحاڵ بووم هیوادارم کەسە شاعیرەکان بەسەر بکەنەوانەیە خەڵکی زۆر چاچی نخبەمان هەیە ئاوا جارجارە کەسێک بەسەر بکەنەوانێ ئیشێکی زۆر باشەکەن و هەتا ئێساش شێکی چاکتان کردو من بەرنامەکانتان نەبینم دەستخۆشیتان لێک بێگومان تەماشا بکە شاعیران زۆر لەگەڵمانە بن نووسەرانی شەر بە هەمان شێوە هیچ کاممان لە یاد نەکردووە یەک تۆ سەرەکەی تریش بکەن بەسەر چاو خۆش بە دووبارە بەخێوی سەر چاوان ئازیزان لەگەڵتانە